دەچمە لای پەیامنێرمان ئازاد لە سۆرانەوە بزانین چ چالاکیەگەیە لە سۆرانەوە. ئازاد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش، چ شتێگەیەکەوە جێی سەرنج و باز بێ؟ دەچمە لای پەیامنێرمان ئازاد لە سۆران. ئازاد سڵاوی خۆی گەورت لێبێ، ئەم کاتت باش. پێم خۆشە بزانم چ شتێک هەیە جێی سەرنج و باز بێ کەوا بیگوازیتەوە بۆ ئێمە و بۆ بینەران. بەڵە کاکریا سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە ئەمڕۆ کۆمەڵێک هەواڵ و زانیاری گرنگ هەن کەوا ئەمەوێتن باسییان لێوە بکەم. سەرەتا بە کەش و هەوا ئەمەوێ باس لە زانیاریەکانی ئەمڕۆ بکەم. دیارە دەربارەی کەش و هەوا لە دوێنێەوە بڵێ 2 ڕۆژی ڕابردوو بارانێکی بەلێزمە لە ناوچەکە باریوە بووە هۆی دروستبوونی لافا. بۆ زیاتر قسەکردن لەسەر کەش و هەوا چمە لای بەڕێوەبەری کەشناسی سۆران کاک زیرەک شوانم لەگەڵا بێتن. کاک زیرەک ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێ بێتن ئەگەر زانیاریەکانمان دەبارەی کەش و هەوا بۆ بخەیتەوە. بەڵێ لە 24 کاتژمێری ڕابردوو لە سنتەری سۆران و دەوروبەری 14 ملیم باران باریوە. ئەم ساڵ بڕی بارانبارین گەیشتۆتە 1002 ملیم. خۆشبەختانە ساڵی پار 516 ملیم بوو. ئەمەش جیاوازیەکە توانم بڵێم 2 قاتە 2 ئەوەندەیە. بەڵێ زۆر باشە. ئەم ساڵ بارانێکی زۆر باریوە. ئەمە وای کردووە کەوا کانیاوەکان بژێنەوە ئاوی ژێرزەوی زیاد بکاتن. بەڵێ گومانی تێدانە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو ئەم ڕێژە بارانبارینە لە سۆران نەباریوە. ئەمە شوای کردووە کە زۆربەی کانیاوەکان کە سەرەکی ترینیان ناو گەلیە شەلالە و هەروەها ئاوەکەی بەرامبەر کانیماران و هەروەها ئاوی جوندیان زۆر بووە. ئاوی باڵەکایەتی زۆربەی ئاوەکان زاونەتەوە. خۆشبەختانە کاریگەریەکی زۆری هەبووە. بەڵێ زۆرێک لە ڕێگا و بانەکان تووشی داڕمان بووینە بەهۆی ئەو بارانبارینە زۆرەی کەوا باریوە. ئەمە ئەتوانین هۆکارەکەی بۆ ئەو بگەڕینەوە کەوا بارانێکی زۆر باریوە لە ناوچەکە. بەڵێ بێگومان ئەم بارانێ ئەو جارە ئەوە تا بڵێم ئەو ساڵ کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر تێکچوونی ڕێگاوبان و هەروە هاتنە خوارەوەی بەرد و تاشەبەردی گەورە لە ناوچە چیاییەکان بە تایبەتی لە گەڵی عەلیبەگ هەتاکو عاجی ئۆمەران و هەروە کارەساتی لێکەوتوتەوە. بەڵام ئەو جارە ناپێشتر ئێستاش زۆربەی ڕێگاکان وەکو ڕێگای ناو باڵەکایەتی خوار بەرزێەوە و هەروەها ڕێگای ناوگەلی زۆربەی ڕێگاکان تێکداوە. بڵێ سەبارەت بە بڵێن کشت و کاڵ ئایا زەرەر و زیانی بۆ کەرتی کشت و کاڵ هەیە؟ بەڵێ هەرچەندە ئەو پرسیارە زیاتر لۆ من ناگەڕێتەوە، گەڕێتەوە بۆ ئەو کەسانی تایبەت بەو کارە. بەڵام زەرەری هەیە بێگومان وا ئەکاتگە ئەو گەنم و ئەو داچانای کە ئێستا کرایە گەنمە جۆیە هەرچی هەیە ببێتە هۆی ڕزینی و زەربوونی. جیاوازی ئەو ڕێژە بارانبارینێکەوە ساڵباریوە لەگەڵ ساڵی ڕابردوو چۆنەوە پێشبینیەکانتان بۆ ڕۆژی داهاتوو چیە؟ جیاوازیەکە هەروەکو ئاماژەم پێدا 2 ئەوەندەیە ئەم ساڵە بە جیاوازی لەگەڵ ساڵی پار. خۆشبەختانە ڕێژێکی زۆرە و بە سوودە ئینشاءالله. پێشبینیەکانیش بەیانی کە ڕۆژی پێنجشەمە جەو ئەبێتە ساماڵ. 2 بەیانی ڕۆژی هەینی باران دەست پێ ئەکاتەوە بە شێوەی زۆر سپاس بۆ زانیاریمان ئازاد لە سۆرانەوە. سپاس بۆ زانیاریەکان و بۆ میوانەکەشت.